بەخشین بەرزت دەکاتەوە، بەخشین دەتباتە لووتکە. بەڵێ 3 مانگ بەر لە ئێستا پیاوێک کە دانیشتوی قەزای بەحرکە بوو، من خۆم چاوپێکەوتنەی تایبەتم لەگەڵ کرد کە یارمەتی مناڵانی بێ باوک و هەژار و کەم دەرەمەتانی دەدا کە هەڵدەستا بە دابینکردنی جلوبەرێک بۆ قوتابخانەکە. لە ئێستادا هەمان ئەو پیاوە وەکو کاری هەمیشەیی خۆی بۆ پێی ئێستا وەرزی سەرما و سۆڵەیە یارمەتی هەژار و کەم دەرامەتان دەدا بە دابینکردنی نەوت بۆیە. ئەم پیاوە ناوی مام قاسمە کە کەسێکە و تەمەنێکی هەیە و ڕیشێکی سپیشی هەیە. جا ئەمەوێ ئێستا لای خۆمە مام قاسم ئەمەوێنە قسەی لەگەڵ بکەم سەبارەت بەم کارە خێرخوازیانە و لە ئێستادا خەریکی چییە. سڵاوت لێبێ مام قاسم. منەوە دووەم جارە چاوپێکەوتن لەگەڵ جەنابتە کەم زۆر خۆشحاڵم. ئەمڕۆ بینیم کە نەوتت بەسەر ماڵی کەم دەرامە داواشە کرد. ئەمێ بزانم ئەم نەوتە چێ بۆ تو دابینەکەی ئەخۆت لە چێوە دەستەکەوێت وە بۆ هەر ماڵێکیش چەند دابینەکەی. پێشەکی بەخێر بە خێراتنی کەنالی 964 دەکەم کە ئێمەتان بەسەر کردەوە. ئەو نەفتە بە ڕێگای چەند کەسانی خێرخواست کە نامەوێ ناویان بدەم ئەو نەفتیان بوو دابین کردیمە. منیش دابش دەکەم بەسەر ماڵەکەم دەرامەت و بێسەر پەرشتەکان. یەک لەو کەسانێک ئێستا بوتی باز دەکەم کە ئەلێرە دوو ئافرەت هەنە کە لە کاتی سەدامەوە تا ئێستا لێرە ماینەتەوە و لەبەر بێکەسی خوان دوو ئافرەتی بەتەنیان کەسی خۆیان نییە. ئەگەر کەسێک ئاورلەوانە نەداتەوە لە شوێنێکی ئەوها یعنی زۆر زەحمەتە. ئەجا بە هەزارها چیرروپی ئەوها و نمونەی وامان هەیە کە خەلک یعنی یارمەتیان بدە و جێگای ئەوە بن کە ئینسان هاوکاریان بکە. باشە مام قاسم تۆ چەند لیتر دابینەکەی بۆ هەر ماڵێک ڕۆژانە بەخشیتە چەند ماڵ سوودمەندە بن؟ ئێستا ئەمڕوو 15 بەرمیل نەوتم کڕە بۆ هەر بەرمیلێک 195,000 پێداوە. هەر جلیکانێک 13,000 ڕادەوستی کە تقریبەن ئەگەر دابەشیکەی نزیکەی 150 مالێک دەکەوێ. یعنی ئەوڕوو لە ئێستاوە دەستی پێ دەکەم سی جلیکان بەم شەوە تەوزیعی دەکەم دەست پێ دەکەم. مال هەیە کە کەمن یەک جلیکانیان دەدەمێ بیدایەتە، مالیش هەیە کە قەلە باڵغن دوو جلیکانیان سێ جلیکانیان دەدەمێ و ئەوە هەر ئەوەندەش نابێ کە بە بەردامی نەفتمان بوو هات ئەو کاتی زیاتر بەسەر خەلکەکاندا دابش دەکەین و ئەوانەی کە کەمیان وەرگرتە دیسان دەیان دەینەوێت. باشە تۆ ئەو کەسانە لە چێوە دەبینیتەوە کە ئەو کەسانە لە مستحقن 100% کە تۆ پێیان دەبەخشی ئەم نەوتە؟ پێش ئەوەی کە من یارمەتی کەسێک بدەم تحقیقاتی لەگەل دەکەم، پرسیاریان لێ دەکەم. یعنی من مالم هەنە هەمووی یعنی تحقیق کراون، هەمووی دیاری کراون، نووسراون لەکنە من دەزانم ئەو مالە چەند نەفەرە، دەزانم معاشی چەندە، دەزانم کرێچیە یان خانی خوێتی، ئەوانە هەموو لە لای من نووسراون. باشە تا کەی ئەم کارە خێرخوازیت بەردەوامە بێت؟ بەردەوامە یاخود تا مانگێکی تر یاخود زیاتر؟ ئەم کارە خێرخوازیەکەی من کە ئێستا زستانە مەوسمی نەفتە هەتاکو مانجی سێ تەواو دەبی هەتا سەرمامابی من لە خزمەتی خەلکی خۆمدامە. باشە ئەو کەسانێک کە هاوکاری تۆ دەکەن ئەنی کەسانی نادیارن وەکو خۆت دەڵێ نانەوێ ناویان بدەیت، باشە لێرە و پەیامی بۆچی ئەو کەسانێک کەوا توانای مادیان باشە یاخوا پێداون چیان پێڵی لێرەوە بۆی هاوکارت؟ لێرەوە داوا لەخوا گەورە دەکەم هەموو ئەو کەسانەی کەوا خوا پێیان داون کەمێک بەخوااندا بچنەوە، چونکە دنیا چرکە ساتێکە ینی یارمەتی خەلک بدەن هەر ئەوە بوو ئینسان دەمینێ. یعنی ئەو بەخشینە ئەو سەدەقەیە وا دەکا وڵات ئاوادان بێ نیشتیمان خۆشەویست بێ. یعنی بەخشین لە لای من شتێکی زۆر گەورەیە، ئارامی دەداتە دل و دەرونی بەشەری، بەخشین بەرزت دەکاتەوە، بەخشین دەتباتە لووتکە. یعنی ئەو بەخشینەی کە من باسی دەکەم وەسفی ناکرێت. من ئێستا خوم بە کەسێکی بە تەمەن نازانم، من خوم بە گەنجەی دەزانم کە تازە لە دایک بوویمە، لەبەر ئەوەی نمونەم زۆرە. یعنی کەس هەیە بە حەز ناکە من کە ناوی بدەم، بەڵام ئێمە کەسانی گەورەشمان هەیە. یەک لەو شخصیاتانە حەزم لێ باسی بکەم کە مامۆستا مەلا سابرە، خێر لە هەر شوێنێک بی ناترسێ لە ڕێگەیاندن، ناترسێ لەوەی کە خەلک برێ ئەوە شتێک بۆ خۆی دەکا. خێر لە چێن دەرێبی ئەو لەوەیە. یعنی بە بنەماڵەوە کەسانی خێرخوازن دەستخۆشی لێ دەکەم
ئەو ڕوش چاڵنجم بووی کردبوو کە جوابی دامەوە نەفتی بوو کڕیم دەستخوشی لەو کەسانەش دەکەم کە لە پشت پەردەوە یارمەتیم دەدەن خوای گەورە سەد ئەوەندەیان دەداتێت تاکید بن لە دنیا و قیامەتی سەرکەوتو دەبن.